دەڕۆی شارەوانی سلێمانی بوو سەبارەت بە لابردنی ئەو زادەڕۆیی کە هەبوو باسییان لەوە کرد کە ئێوە لەسەر شۆستە ئەم بەشانەتان دروست کردووە لە بەرامبەر ئەوەیە لابراوە ئەماژیان بۆ کریانی نزیکەی 3 مانگە بێ لە مانگی 3ەوە ئێوەیان ئاگادار کردوێتەوە بەڵام ئێوە گوێتان بە ئاگاداریەکە نەداوە قسەتان چی لەسەر ڕوونکردنەوەی شارەوانی و ئەوەی کە ئێوان ئاگادار کردوێتەوە بەڵام ئێوە گوێتان بە ئاگاداریەکەی ئەوان نەوە. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. بەڵێ جملە گرێستا تۆزە پێشێستا کۆمەڵێک قسەی تێدا کراوە کە بەڕاستی سەیرە بەلامەوە. یەکەمیان دەڵێت ئەوەی کە سیاج کراوە شەقامی سەرەکیە، ئەوەی کە سیاج کراوە ساحەیەکە هەر لە دێر زەمانەوە کە قیر کراوە بۆ مزگەوتی بەهەشت جێگای وەستانی سیارە بووە، بەڵام لە شارەوانی لە ئەوەلیاتدا کە ئێمە خۆمان ئەو 2-3 ساڵە بە دوایوین ینی تاوەر بۆ شوێنی هیچ شتێک جادە و شت نەبووە، معاملەمان بۆ کردو چوینتە دایرەی کارەباش و ئەوان و توانە تاوەر و شتیش نەماوە، جێگای ئەوەش نەماوە. ئەو معاملانەی من کردووە لە یەک دانەشدا نەوتراوە ئەوە شەقامە، چکە 3 ساڵە خۆمان بە دوای ئەم مەوزوعە داوین. دووەمیان دەڵێ ژوورەکان لەسەر شەقام دروست کراون، دوای ڕاستی دەکاتەوە دەڵێ لەسەر شۆستەیە و شەقامەکەشی داگیر کراوە. من دەڵێم وەڵاهی نە شۆستەیە و نە شەقامیش داگیر کراوە، شۆستەکەمان جێهێشتووە پشت فڕنێکە لە تەنیشت فڕنێکە لە تەنیشتی فڕنێکە ژوورەکە کە دروست کراوە نەک شۆستە بێ، شۆستەکە ئێستاش جێماوە دەشتوانن دوای بچن ڕسمی بگرن، کەواتە نە شۆستەیە نە شەقامیشی پێوە داگیر کراوە هی ژوورەکە. ئەمە دووهەم شتیان کە باسییان کرد. وەروەها دەڵێ دوای ئەوەی 2-3 جار ئاگادار کراونەتەوە، ئەمە کەی تاریخەکان بۆ خۆیان باسییان کردووە دەڵێ 33 و 4 ئەمە کەی براکەم پێش ڕەمەزانە. دوای ئەوەی کە ئاگادارکردنەوە کە هیچی بەدەست من نەگەیشتووە، بەڵام بە هەر حاڵ کە خەبەرم پێگەیشتووە شارەوانی هات جەمەلۆنەکانی بردووە، من خۆم ڕۆیشتم لەگەڵ مامۆستا عەبدولحەق کە ئەو بەڕەسمی نانی ئیمامی مزگەوتەکەیە، چوین بۆ شارەوانی ئێرە وە قسەمان لەگەڵ کردن، وتم کاکی گەنم ئەم دوو شتەمان کردووە، ئەو ساحەیە کە تەنها کراوەتە شوێنی فرۆشگا و سیارە وەستاندن دەمانەوێت بۆ نوێش خوێندن ئیسیفادەی لێ بکەین. سیاجەکە ڕسمەکانیمان هەمووی گرتبوو، هی ژوورەکەش نیشانماندا، وتی مامۆستا بۆ سیاجەکە دەستان خۆش بێشتێکی زۆر جوانە، من لەگەڵتانم هیچ کێشەتان نییە، بەڵام ژوورەکە دەبێت ڕایگرن. ئەوە تو دوای ئینزارمان بۆ هات، وتم بەسەر چاو لەو ڕۆژەوە دارمان لەسەر بەردانە ناوەتەوە، بڵێ هاتوین خشتەیەکی ترمان کردووە، یەک ئیشی تیا کراوە، هیچ ئیشمانتیایدا نەکرد، ڕامان گرت لەسەر قسەی ئەوان بە ئومێدی ئەوەی کە موافقە حاصل کەین بە هێکجاری لێمان بگەڕن و بەردەوامیش بووین لە هەوڵدان و پەناڵەکانیش کە بردیان هەر لای خۆیانە. چی من تۆ یەکەش کەما بوو من زایم کردامە مزگەوتەکانی تر بۆ ینی بەڵگە لەسەرەوەی کە ئێمە هیچمان نەکردووە، نەهاتوین دروستی کەینەوە و ئەو شوێنەش ڕێڕەو نییە و شوێنی گشتی خەڵک نییە بڵێن وڵا ڕێمان لە خەڵک گرتووە، خەڵک پەچی کەوتووە نازام چییە، شوێنێکی مردووە لە تەنیشت سەمونخانەیەکە کە هیچ نەڕێی خەڵکی لەسەر نەڕێی سیارەی لەسرە، ڕامان گرتووە بە ئومێدی ئەوەی بەشک و موافقە بکەن. وەکو خۆشی برای بەڕێزەی تەجاوزات کە دەڵێ لێتان ناشارمەوە زیادەڕەوی زۆرە لە سلێمانی، ئەیدە زۆرە وتمان بەشک وەکو ئەو زۆرە جارێک تێکی نەدەن کاولی نەکەن تاوەکو ئێمەش موافقەکە بە یەکجاری وەردەگرینەوە، بە هەر حاڵ نەوەستاون دیارە تێکیاندا. کەواتە ئەمەش خاڵێکی تر کە بەو شێوازە نەبوو. ئەوەی کە لە هەمووی گرنگترە دەڵێ چی ئێمە ئەوەی کە مزگەوتەکانەوەتە هەمووی زەوی شارەوانیمان داونەتێ و مامۆستا بۆ خۆی چاک دەزانێت کە نوێژ و خواپەرستی لە شوێنی زیادەڕەوی دروست نییە، ئاەت و حەدیسی لەسەرە. ینی ئەو دێ من فێر دەکات ڕێزم بۆیان هەیە، فێرم دەکات کە ئەو شوێنت نوێژی تێدا دروست نییە. شتێک هەیە لە شەرعدا پێ دەترێت الأراضي المغتصبة، زەوی داگیرکراوی خەڵک، زەوی داگیرکراوی خەڵک. بەڵێ من بێم زەویەکی تۆ داگیر کەم، تۆ زەویەکی من داگیرکەی، من زەوی کاگ ئاری داگیر کەم، بەڵێ نوێژی تێدا دروست نییە. بەڵام ئەوە زەوی مڵکی خەڵگنی، ئەوە مڵکی لە ئەسڵدا زەوی مڵکی خوای پەروەردگارە، خوای گەورە ئەو زەویە دروست کردووە، ئێمەش بۆ ماڵی خوامانە نەک بۆ ماڵی خۆمانە. ئێستا بە حرامی دانێت کە سوودەی تیا ببرێ بۆ خوا نوێژی تیادا بکرێ بۆ خوای پەروەردگار بە ئەڕضی مغتصبە تەشبیهیکە، ئەمە با فێری شەریعەت و دینناسیمان نەکە خۆمان جاتر لێ زانین. بۆیە
ئەم مۆزوع بۆ شێوازە نییە و ئەوەی کە گلەیمان لێ لە چێ براکەم ئێتۆ ئەوەتە تاریخەکان خۆت دەیڵی سێ لەگەڵ چواری چوار باش ئەمانە پێش ڕەمەزانیانە پێش ڕەمەزانە و لە شارەوانی ئێرەش ڕۆژهەڵات پێیان وتین کە سیاجەکە مشکلەتان نییە شتێکی جوانتان کرد و دەستان خۆش بێ لە جیاتی ئەوەی ببێتە شوێنی عەرەبانە و شوێنی ینی ببێتە فرۆشگایەک ئێوە شتێکی جوانتان کردووە و جوانیەکە بۆ شارەکە و نوێژی تێدا دەکرێت دەست ناخۆش بێت کەچی ئەوە دووسێ مانگ ڕۆی مانگی ڕەمەزان ڕۆی دوای ڕەمەزان مانگێکی تر ئەوە مانگی سێم دەڕوا ئێستا کوت و پڕ فەجئەتەن بە شۆفەڵ هاتن کاولیان کرد و تێکیاندا باشە ئەوەلەن سیاجەکە ئێمە شەفێوی موافقەمان وەرگرتووە لە سەرۆکی شارەوانی ئەگەر ئێوە حسابی هیچ بۆ سەرۆکی شارەوانی خۆتان نەکەن گلەی بۆ لە ئێمە دەکەن دووهەمیان ئەو شێوازە تێکدانە و بەو کت و پڕیە هیچ نە ئینسافە نە مەنطقە نە ویجدانە و نە کوردایەتیشە بۆچی ئەخلاق و ڕەسەنی کوردەواری ئەوانیە بە شۆفڵێک وەکو حیزبی بەعس هەڵکوتیتە سەر مزگەوتێک و کاولیکیت کە دەڵێ مزگەوت نیە ئەی ماڵی منە چوم سیاجم بۆ ماڵی خۆم کردو من شوێن دەستنوێژ و شوێن مردو شۆڕم بۆ خۆم کردووە یا بۆ مزگەوتە بەڵێ مزگەوت و نوێژی لێ دەکرێت هەر کەسێ دوو چاوی هەبێ ببینێ دەبینێ ڕەمەزان نزیکی 10,000 کەس لەوە نوێژی کردووە خۆ من بۆ کوێم کردو بۆ ماڵی خوا کراوە کەواتە براکەم یعنی ئەم مۆزوع بۆ شێوازەنی کاوان باسی دەکەن هەر نەبوایە کە هەر مصرن لەسەر ئەوەی کە شوێنە تەجاوزاتەکانی تریان پێتێک نادرێ بەڵام ئەمەیان پێتێک دەدرێ باشە کاکە من دوێنێ بەبەر چاویانەوە وەستاوم بەڵام بێدەنگ وەستاوم هیچ من نەوت چی بڵێم لەگەڵ حکوومەت چیم پێ دەکرێ من هەر نەبا هاتپێ مامۆستاوە خۆت لێرەی تا ئێستا ئێمە کە هاتوین و سێ و چواری چوار هاتوین تۆمان نبینی و بدێنی ئێستا ئێمە خۆمان هاتوین مامۆستا زەحمەت نەبێت تا 2 سعاتی تر ئەم سیاجە هەڵوەشێنە 130 وەرەقەی لێدراوە بە خێر و سەدەقە لە مسلمانان کۆکراوەتەوە 130 وەرەقەی لێدراوە 2 سعات مۆڵەتتان دابامێ بۆ ئەوەی هەڵی وەشێنمەوە وانێ براکەم بۆچی بە دیار منەوە کە من وەستاوم هیچ ڕێزێکتان بۆ دانەناین هاتن بە شۆفڵ تێکتاندا چۆن تێکدانێکیش سەیری ئاسنەکان کەن محەجەرەکان کەن چۆن تێک دراوە یعنی وا خوار کراوەتەوە کە کەڵکیەوەی نەما بیفرۆشیتەوە دینارێک بۆ مزگەوت بکاتەوە کە ژوورەکەیان تێکدا ئەوە کاول کراوە تێک دراوە ڕووخاوە اینجا شۆفڵەکە دەچەوە سەری ئاسنەکان خوار کاتەوە بۆی ئیسیفادەی لێ نەکرێ ئەم شێوە دڕندانەیەتیە لەوە ناچێت کە ینی بیریان کردبێتەوە ماڵی خوایە لەوە ناچێت حەقیقەتەن لەوە دەچێ بیریان کردبێتەوە دوژمنێکی سەرسەختی کووردە کە وڵاتی میلەتی کوردی داگیر کردووە ئێستا دەرفەتیان هێنا بچن تێکی دەن ئەجی نەبراکەم ینی بەس پێتان وتپان ئەو ڕۆژە یا کە تێکیتان دەدا ینی بە ئەسلوبێکی خۆی دای من بینی ومانە کاکە لە سەردەمی حیزبی بەعسەوە جاران کە دەهات شوێنێک تێکدا تەجاوز بوو نوکە شۆفڵێکیان لێ دەدا لایەکیان لێی دەڕوخاند ینی تەواو تێبگە ئەوە نابێت تەواو بکرێ کابرا بۆ خۆی دێ تێکێدا بۆی کەلوپەلەکەی نەفەوتێت و تێک نەچێت ئیمە هیچیان لەگەڵ ئێمە نەکرد بەلەو شێوازانە ئێستا ئێوە چێ ڕێکارێکی یاسایی یان هیچ سکاڵایە تۆمارەکەن دژی ئەمەی کەکراوە باشە خاڵیش تریشم ماوە لە ڕوونکردنەوەکەی دوێنەی شارەوانی لە سەرەتا دەڵێ مامۆستا و توێتی ژوورێکە بۆ شوێن دەستنوێژ و مردوشۆرینەوە دوورە لە ڕاستی دوایش ڕوونکردنەوەکەی خۆیانیان بە ئیسنساق بە کۆپی داناوە کە علاساس ئینزاری منیان کردووە دەڵێ ئەو ژوورەی کە بۆ مردوشۆرن دەیکەن ڕایگرن مەی ئێتۆ خۆ قسەی خۆتە هەڵوەشاندەوە نهایەتی قسەکەت کتابەکەت قسەکەت هەڵدەوەشێنتەوە ئەی من بۆچی کردومە بۆ مەلهاکان کردومە ئەوێ بۆچی کردومە ینی بۆ شوێنی مردوشۆرنە دیارە شوێنی دەستنوێژگرتنە دەڵەوەی کە مامۆستا دەڵێ شوێنی مردوشۆرینەوە دوورە لە ڕاستی خۆشی لە خوارەوە کتابێکی تایە دەڵێ ئەو شوێنەی کە بۆ مردوشۆردن و دەستنوێژ دەیکەن ڕایگرن کەواتە قسەکە دش بەیەکە بەهەرحاڵ مامەڵە لەگەڵ ماڵی خوا نەدەبووە کرابە کە بڵێ ئەخرەمە جارێ موافقەی ڕسمیتان وەرنەگرتووە خرابێتە سەر مزگەوت ئێمە دەڵێن واقع فەرزی کردووە کە مزگەوتە چی بکەین کەمەش دەبووە شانازی پێوە بکەن ئەگەر گۆرانی بێژێک ئەگەر مومەسیلێک ئەگەر هونەرمەندێک ئەگەر لاعیبێک ئەگەر ڕاقیسەیەک لە شاری سلێمانی ناو دەرکە شانازی پێوە دەکەن
بەڵام مزگەوتی بەهەژ لە شاری سلێمانی لە بەسڕا و لە بەغدا و لە دوهۆک و لە زاخۆ و لە هەولێرەوە خەڵک بۆی دێ بەوەیان بەداخەوە ئەوە دەبێت تێک درێمە جوانی شاری تێکداوە و وەزعەکەی ئاڵۆز کردووە. ئێمە گلەی ئەومان لێ براکەم، من ناڵم من نەهاتووم بڵێم وڵا کاکە تەواو ئێمە موافقی 100% وەرگرتووە. نا من وتومە کاکەجە هاتوین، خۆم هاتووم دانیشتم لەگەڵ شارەوانی وە 3 ساڵیشە کتاب و ناکتابووکم خەریکین، واتان لێ نەکردبە تۆزێک مەجالتان دابە بە ڕێزەوە تێکتان دابە ئینزارێکتان کردبین دوێنێ پێش ئەوەی کە شۆفڵی بێنە سەر هەر ئەوە گلەیەکانمانە براک. ئەمما چیەکەین ئێمە دوێنێ مەسئولی مەڵبەند کاکجەسا هاتووە سوپاسی دەکەین و کاگاواتی قایم تەلەفۆنی کردو سوپاسی دەکەین، داوای ئەوەی کردووەکە ئێستا لەمە دووە بچینە پێشەوە بەشک و مۆڵەتمان پێ بدەن کە گەورەیکەین و وەڵی براکەم کێشەکە لە قەرەبوو دانیە، کێشەکە لە قەرەبوو دانی ئەوەی کە پێمان ناخۆشەوە لەسەر دڵمان گرانە، یعنی ئەدەبیەن لەگەڵ شوێنێک کە بۆ ماڵی خوابێ ئەدەبیەن زۆر ناشیر نەکرا بە شۆفڵە کاول کرێ، ئەوە زۆر ناشیرنە. یعنی دوو جۆر ناڕەحەتی هەیە، ناڕەحەتیەک مادیە، ناڕەحەتیەکیش معنەویە. یعنی لە شاری سلێمانیدا بەرامبەر بە مزگەوتێک ئەو کارە بکرێت خۆش نییە، زۆر ناخۆش. ئەوە گلەیمانە براکە.